هەڵە یوسف ئەو کەسێکێ بوو دەیوت وێنە و ڤیدیۆی نەشاوی حالەم پێیە ئایا ڕاست بوو بڵاوی کردەوە وێنەوە ڤیدیۆکان چۆن بە ماوەیەکی کەم دەست بەکاربوونی ئۆتۆمبیلی گرانبەهای کڕی ئەی بۆچی ئەوەندە دەچێتە وڵاتی دووبەی هۆکار چییە؟ بۆچی لە تیڤیەکان دەرناکەوێ؟ تاوەکو ئێستا چەند نەشتەرگەری جوانکاری بۆ لە شولار و ڕوخساری ئەنجام داوە تاوەکو ئێستا خیانەتی لێکراوە ئەی ئێستا خۆشەویستی هەیە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگ گۆڵەکەش دابگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەس بی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوی ناوبستە نوێن توری پشک و ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکیەکانمان بن. خانمە مۆدێلی شۆ خوشەنگی بادینان هالە یوسف ماوەیەکە لە سۆشال میدیا دەنگدانەوێکی زۆری دروست کردووە بۆ هۆکاری ئەوەی دەڵێن چەند وێنەیەک و ڤیدیۆی کردە سێکسی هەیە بڵاو دەکرێتەوە وەروەها دەژڵێن بە ماوەیەکی کورت چۆن توانی ئۆتۆمبیلی گرانبەها بکڕێ. هالە یوسف لە ساڵی 1999 لەدایک بووە لە شاری هەولێر لە ئێستادا تەمەنی 22 ساڵە لە تەمەنی 6 بۆ 8 ساڵی باوکی لەدەست داوە ئەوەش دوای ئەوە دێتن کە وێنەی زیاتر لەگەڵ دایکی و براکەی دادەنا خەڵکیش پرسیاری ئەوان لەکرد بۆچی وێنە لەگەر باوکت دانانەی وتی هەر لە تەمەنە منداڵیەوە باوکم لەدەستداوە بۆ هیچ کاتێک سۆز محەبەتی باوکم پێ نەگەیشتەوە بە ئەستەم بیرم دەکەوێت و وەزیاتر لە ڤیدیۆکانم باوکمم بینیوە وەروها دەژڵێتن لە شاری هەولێر لەدایک بۆ وەروە لە ساڵی 2013 ڕوو لە شاری دوهۆک دەکەن ئەو کاتە تەمەنی 13 بۆ 14 ساڵ بووە و دواتریش لەو شارە جوانە بەردەوامی بەژیاندا و وەروە دواتر کاری دەرمانخانەی کردو بۆ ماوەی 5 ساڵ و دەڵێتن لە کاری دەرمان زۆر باشم و تاوەکو پۆلی شەشی خوێندووە وەروە هالە نزیکەی 2 ساڵ دەبێ دەستی بە کاری مۆدێلی کردووە کاری ڕیکلام بۆ چەندین خواردنگە و شوێنی جلوبەرگ دەکاتن و زۆر پرسیاری ئەوە لە هالە دەکرێتن ئایا بۆچی ئەوەندە سەفەری وڵاتی دووبەی دەکەی؟ دەڵێ من لەبەر ئیش و کار دەچمە وڵاتی دووبەی وە شەریکەی هەوای خەلیجی عەقدم کردو و کاتێک هەر مۆدێلێکی نوێ دەردەهێنم من دەچمەوێن دەرێکەوە وە جلەکان دەپۆشمەوە دەکەنە مینوویەک بۆ مشتریەکانیان دەنێرن لەبەر ئەوە من سەفەری دووبەی زۆر دەکەم وهالا لەو کەسانەیە کە حەزی بە هاوڕێیەتی زۆر ناکاتن و هەموو کاتێک بە تەنیا دەردەکەوە پرسیاری ئەوەی لێ دەکەم بۆچی بە تەنهایە و هیچ هاوڕێیەکت نییە دەڵێ چەندی جار خیانەتم لێکراوە بەرامبەر هاوڕێکانم وەروە پێم باشە بە تەنیا بگەڕێن لەبەر ئەوە ئەو پرسیارەوەش لێ دەکەم بۆچی لە تیڤیەکان دەرناکەوی هۆکار چییە؟ دەڵێ زۆربەی کات لە تیڤیەکان ئەو پرسیارانە لێ دەکەن کە ئێحرازکەرەوە ناتەوێت جواب دەیەوە بۆیە پێم خۆشنە هیچ کاتێک لە تیڤی و کەناڵەکان دەربکەوە و بە ماوەیەکی زۆر کورت بەناوبانگ بوو هۆکارەکەشی ئەوە بوو لە تیکتۆکەکەی ڤیدیۆیەکی خۆی دانابووە چەند قسەیەکی دەکرد دوای ئەوە دەنگدانەوەیەکی ئەگزار زۆری بەدەست هێنا وهالا دەڵێتن لە ئێستادا لە سناپچاتەکەم سەروی 100,000 کەس بینەرمەوە زۆرش خۆشحاڵم وا دیارە کەسێکی باشم و کاری جوان پێشکەش دەکەم بۆیە خەڵکێکی وا زۆر سەیرم دەکا وەروە هالا لە دینی ئیسلامدانی و لە دینی مەسیحیە بەڵام زۆربەی فانەکانی ئیسلامنەوە زۆر ئەو خاتونە شۆخشەنگیان بەدڵە وەروها دەڵێتن زۆربەی کە لە سناپچاتەکەم ڕیکلام بەلاش دەکەم بۆ ئەو کەسانێک کە پیجی ئۆنلاینیان هەیە وەت بە تایبەتی خاتونە لە بەرەوەی پێم خۆشە ئەوانش بکەونە سەر پێی خۆیان و پرسیاری ئەوە دەکەن چۆن خێزانەکە ڕێیان پێداوی کاوە ئازادبی بەدڵی خۆت بەتەنیا سەفەر بۆ وڵاتانی دووبەی و تورکیا بکەیت دەڵێتن هەر کاتێک ماڵەوە کە سیقەیان پێت هەبووە سیقەی ماڵەوەش لە دەست نەدا زۆر ئاسایی دەبیتونم بۆ کوێ دەڕۆی بۆ کوێ دەی و دەڵێتن پێشم خۆشە خێزانەکان کچەکانیان لە ماڵەوە نەبەستنەوە پێویستە ئازادی بدەنە کچەکان بۆ ئەوەی تووشی هەڵە نەبن لەبەرەوەی بیر و باوەڕی من وایە گەر کەس لە ماڵەوە ببسترێت و تووشی هەڵە دەبێتن پێویستە ئازاد بێتن ئەو کاتە سیقەی بەخۆی دەکاتون دەتوانانی کار و چالاکی و بزنسەکانی خۆی بەڕێوە بباتن وەروە ماوەیەک پێشەستا بینیمان هالا بۆ ئۆتۆمبیلەکەی زۆر بە خراپی دام دەکاتن وەرەوە سارەکەی وەردەگەڕێتن دوای ئەوە پاش ماوەیەکی کورت
بینیمان بە سیارەیەکی ئاخری مۆدیل بە جی کلاسەوە هاتەوە بەرچاوی بینەران هەموو خەڵک پێیان سێری بوو چۆن بە ماوەیەکی وا کورد توانیت جی کلاس بکڕی وەروەها ئەو پارەیە لەکوێ هات لەبەرەوەی ئەوەی تۆ کارت کردوە تەنها نزیکەی 2 ساڵ بۆ 3 ساڵ دەچێت ئەو کارەی تۆ ناتوانێت ئەو جی کلاسە بکڕێ وەها لەش دەڵێتن زۆرم پێسەیرە ئەو خەڵکەیە دەڵێن تۆ پارەی ئۆتۆمبیل لە گرانبەها لە چێ هێنا نابینن من شەو ڕۆژ کار دەکەم و هەموو کاتێک کاری ڕیکلام دەکەم وا دیارە داهاتی کاری ڕیکلامی ئەو مۆدلێنە ئەوەندە باشە دەتوان ئۆتۆمبیلی جی کلاس و سەفەر و کەیف و خۆشی بکەن وەروەها خەڵکێکی زۆر جوالە ئێستا چاویان لێ دەکاتەوە بەڵام دیاریش نییە وەروەها ماوەیەک پێشێ سەبڵاو بۆ دایانوێت وێنە و ڤیددیۆی هالا یوسفمان پێیە ئەو کەسێش ئازاد بەرواری بوو پێوێت چەندی وێنە ڤیددیۆی ئەو خاتونە پێ و وێنە ڤیددیۆیەکان نەشیاونەوە بڵاوی دەکەمەوە وە خەڵکێکی زۆر بە تامەزرۆ سەیریان دەکرد ئایا وێنە ڤیددیۆ ئەو خاتونە بڵاو دەکاتەوە بەڵام پاژماوەیەکی کورد ئازاد بەرواری وتی هالا یوسف پارەی بۆ من ڕەوانە کردووە و داوای ئەوەی کردو کە وێنە ڤیددیۆکان بڵاو نەکەمەوە و منیش بڵاوم نەکردەوە و دوای ئەو شتانە هالی سوفاتە سەرخەت و وتی بەی شێوازێک وێنە و ڤیددیۆی منی لەلانی و منیش پێم خۆشە ئەو شتێک کە من نەم کردووە دەڵێ کردوێتی و منیش بە تامەزرۆ چاوەڕێوە دەکەمینەوە ڤیددیۆیەکان بڵاو بکاتەوە لە بەروی من هیچ وێنە و ڤیددیۆیەکەم نییە و بە هیچ شێوازێک داوای ئەوم لێ نەکردو کە وێنە و ڤیددیۆکان بڵاو نەکاتەوە و پارەشم بۆ ڕەوانە نەکردەوە تەنها بڕۆ بوختانە پێم دەکاتون و هیچ شتێک ڕاز نییە وا دیارە هالە یوسف لە ئێسادا ناوبانگێکی ئەگزار زۆری هەیە لە شاری دوهۆکەوە خەڵکێکی زۆریش بینەرێتی وەروەها هالا هەموو کاتێک ڕکلامی خواردن دەکاتەوە خواردن زۆر دەخوا بۆچی قەڵەناوێ دەڵێ من هەندێک کات کە کاتم هەبێتن وەرزش دەکەمەوە پێویست شەم کەسێک وەرزش بکە ئایا هالا یوسف خیانەتی لێکراوە دەڵێ بەرێ خیانەتم لێکراوە بەڵام لەلایەن کڕۆن نەبوو بەڵکو بگرە لەلایەن هاوڕێکان ویان کەسانی تر بووە بۆی هەر کاتێک من دەڵێن کە خیانەتم لێکراوە خەڵک وا دەزانێت کەسی بەرامبەرمە و خۆشەویستمە ئەو کەسێکی خیانەتم لێ کردو بەڵام ئەو کەسەی خۆشەویستنیەوە لە ئێسادا هالە بازەوە دەکاتن سینگڵە هیچ کەسێک لە ژانی دانی و خۆشەویستیشی نییە ئایا تۆی وەکو بینەرێک تاوەکو ئێستا ئەو خانمە مۆدیلەی بادینانت ناسیوە ئەی خەڵکانی بادینان ڕایان لەو مۆدیلە هەیە ئەگەر ڕایان لێ نەبێت بۆچی ئەوەندە بینەری هەیە زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیددیۆکە و پێتان خۆش ئەمجار لەسەر کەساتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شەریشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکەکانی ڕۆژانەمان بی و ناو سیستەنێتی پشکۆبی بە خاوەن خەڵات هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.